گەڵ ئیحسان جانباز سەرۆکی گروپی هەولێر لە فستیڤاڵی ئەسپی جوانی گفتوگۆ بکەین. بەیانیتان باش کاگەحسان، هیوای باشیتان بۆ خوازم. کاگەحسان، ئەم فستیڤاڵە چەندم جارەوەتیای بەشداری ئەکەن و چەند ئەسپ بەشداری کردووە لە هەولێرەوە بردووتانە؟ ئەسپەکان ئەسپی ڕەسەنی کوردین؟ بەیانی ئێوەش باش، زۆر سپاس بۆم دەفەتە. بەنسبەت ئەو بەشداریکردنەی ئێمە کە وەکو ڕێکخراوەک، وەکو ڕێکخراوی ئەسپی عەرەبی لە کوردستان ئێمە بەشداریمان کردیە، بە ناوی کوردستان بەشداریمان کردیە لە ئەو فستیڤاڵی کە کرایە لە بەغدایێ. زۆر خۆشحاڵ بن بە تایبەتی، یعنی ئێمە وەکو کوردستان بەشداریمان کردیە. زایدەن کە ئەو فستیڤاڵە کرایە لە بەغدایە، فستیڤاڵێکی نێودەوڵەتیە، یعنی بە سەرپەرشتی ڕێکخراوی ئیکاهۆیە لە عالەم لە دنیا، شتێکی زۆر زۆر باش و پێشکەوتووە. ئێمەش کە ئەو ستافی کە لە کوردستانەوە هاتوین پێک هاتووە مەسەلەن لە چەند خاوەن مەڕبەتێک کە ئەسپیان هێنایەتە بەغدایە و بەشداریان کردیا، تقریبان پێک دێ لە 28 ئەسپ و ماین، یعنی 28 سەرمان هینایتە ئێکوانە. ئەلحەمدوللا دوونێ کاگەحسان ئەسپەکان ئەسپی کوردی؟ یەکەمەکان و دووەمەکان و نەخێر ئەسپی عەرەبین، ئەسپی عەرەبی ڕەسەنن. ئەوانەی کە لە هەولێریش بردراون ئەسپی عەرەبی ڕەسەنە. ئەوانی هەمووی لە هەولێرە بردراون هەمووی ئەسپی عەرەبین. باشە، ئەی بۆچی نەئەکرا بەشداری بکرێت بە ئەسپی ڕەسەنی کوردی؟ بۆ نمونە خۆتان دەزانن ناوچە و مەڵبەندی بەخێوکردنی ئەسپی ڕەسەنی کوردی کەنگاوەر و سەحنەیە لە ڕۆژهەڵاتی کوردستان، لەوێ بەخێو ئەکرێن و لەوێ زیاتر هەیە. بۆ نمونە هەڵ بدەن لە شارەکانی کوردستان لەوێ نمایشی ئەسپی کوردی تام کرا، یاخود نابێ ئەمە تەنیا بەس بۆ ئەسپی عەرەبی؟ بەڕێز وەڵڵا ئەوە بەنسبەت ئەو پێشبڕکێیە تایبەتە بە ئەسپی عەرەبی. مەسەلەن ئەگەر بکرێ پێشبڕکێ مەسەلەن بەتەماین ئینشاڵڵا لە هەولێر پێشبڕکەیەک بکرێ بە ناوی ئەسپی کوردی، چون ئەوە ستافەکانیان و نەسلەکانیان جوازە. مەسەلەن ئەسپی عەرەبی نەوع نمایشێکی خۆی هەیە، ئەسپی کوردی نەوع نمایشێکی خۆی هەیە. ولكن ئێستا ئەو ئەسپانێک کە ئەلێکوانە ئەو فستیڤاڵانێک کە دەکرێت لە هەموو دنیای ئەسپی عەرەبی فەرقی هەیە، نەوع گەمەک و نەوع ئەدائێکی خۆی هەیە. بەس ئەسپی کوردیش ئینشاڵڵا لە کوردستان دەکرێت بەتەمانە ئینشاڵڵا. کاگەحسان، ئەم جۆرە فستیڤاڵە لە عێراقا ماوەی 40 ساڵە نەکراوە و دەمەوێت بزانم ئێستا کە ئەنجامەدرێت چ جیاوازیەکی هەیە و چ تایبەتمەندیەکی هەیە؟ بەنسبەت نەکرانی لە مودەی 40 ساڵی نەکرایە. ئەمە دەستپێکی ئەو سیباخە یاخود ئەو پێشبڕکێ یاخود ئەو فستیڤاڵە لە هەولێر ڕادستی پێکرد. کاتی خۆی لە وڵاتانی دەرەوە هەبوو، بەڵام لە هەولێرێ ئەووەل جار ئەمە کردمان لە هەولێرێ، یعنی با بڵێن نادی یانەی نێودەوڵەتی هەولێر بەو ئیشەی هەستا، بەڵام لە ژێر مەسەلەن چاودێری ئیکاهۆی نەبوو. ئیتر هوردە هوردە پێشکەوتنی بەخۆی وەدیێت ئێستا بەغدا شتێکی وای کردێ مەسەلەن لە ژێر چاودێری ئیکاهۆی بۆ دەستخۆشیان لێ دەکەین، ئینشاڵڵا بەرەو پێشتریش بچیتن. باشە. کاگەحسانەوەی من زانیاریم هەبێ زیاتر لەسەر ئەسپی کوردی زانیاریم هەیە. بۆ نمونە ئەزانین کە سەر و تەوێڵ و ناوچەوانی بەرزترە، گوێشکەکانی کەمێ لە دواترە، کلکی و سەری بە یەک ئاست بەرزە. ئەسپی عەرەبی چ جیاوازیەکی هەیە؟ تایبەتمەندیەکانی ئەسپی عەرەبی چۆنە؟ لە ئەسپەکەی ئێمە جوانترە؟ مەسەلەی جوانی هەموو ئەسپێک جوانن، هەموو ئەسپێک یعنی تایبەتمەندیەکی خۆی هەیە، بەڵام عەرەبی لە چەند شتێک جیاواز دەکرێتەوە. یەک لەوانە مەسەلەن لە سەر و ملی سەری بە پێچەوانەی کوردیەوە ئەسپی کوردی لە سەر و قەپۆز مەسەلەن لە دەرێتر بووە ئەسپی کوردی ئیوینا بەرەو ژوورێ چاڵی هەیە. جێچکەکانی مەسەلەن کورتترە، چاوەکانی گەورەترە، مەسەلەن لوتی تۆزێک ئەوەکەی ما بڵێن تۆزێک گەورەترە،   ئیتر ملی فەرقی دەبیتن درێژی
ئەسپ و ماینەکان تۆزێک فەرقدارە لەبەر ئەوەی پێی دەڵێن ئەسپی عەرەبی ڕەسەن و بە عەرەبیەکەی پێی دەڵێن خێڵ عەرەبی جەمال یعنی کەواتە جوانی جوانیش دەبی متەکامل بی ئەو کات نقطەی خۆی وەردەگری ئەو کات هەڵدەبژێردرێ بە جوانترین یان بە باشترین. باشە پێوەرەکانی چین بۆ نمونە ئەبێ لە پێوەرەکانی جوانی چەند خاڵ لە ئەسپێکا هەبێت لە ئەسپێکی خێلی عەرەبی جەمال بۆی کە هەڵبژێردرێت بە ئەسپێکی جوان چەند تایبەتمەندیە بێ هەبێت لەوانەی کە باسکرام ئەتوانێت بەشدار بێ مەبەستمە بەخۆی ئەوە کە ببوورە بەڵێ ئەوە کاتێک کە تحکیم دەکرێت با بڵێن حەکەمەکان کە ڕاوە دەستن ئەوەی دیاری دەکەن چەند خاڵی تێدایە مەسەلەن لە 100 خاڵ پێک دێ باشە کاتێک گەیشتە مەسەلەن دەرەجەی ئەوەیەی مەسەلەن سەر و مل 20 دەرەجەی لەسەرە جسمی بەکاملی 20 دەرەجەی لەسەرە دوایە دێتەوە سەر ئەو حرەکەی کە دەیکا ئەو ڕۆیشتنە و ئەو هەنگاو هاوێشتنەی کە لە ساحەی دەیکا 20 دەرەجەی لەسەرە دێتەوە لەسەر سولالە و هەویەی عەرەبی 20 دەرەجەی لەسەرە مەسەلەن بە کۆی گشتی دەرەجەکان دەبی 20 دەرەجە بی بەڵام ئەگەر هاتو ئەوە 91 بەرەو سەرێ تۆماری کرد 93 تۆمار کرد یعنی تقریباً باشترین نمرەیە باشترین ڕقەمە کە پێی بگاتن لە ئەوەی ئەجە بە پێی ڕقەمەکان جیهانیان زیاتر ڕقەمی هینە ئەویان جوانتر هەڵدەبژێردرێ. زۆر باشە بۆ ئەوەی کە بزانین ئەو ئەسپانەی کە بەشداریان کردووە لەم فستیڤاڵە چ نمایشێک ئەکەن بۆ نمونە ئەو نمایشانەی کە ئەنجامێدەن جگە لەو تایبەتمەندیانەی کە لە جوانەکە هەیە نمایشەکان چین بۆ نمونە بازدانە یا خودت بە لەحنێکی میوزیک جوڵاندنی قاچەکانیانە چییە؟ بەڵێ ئەوە هیچ پازدانە شتێکی نییە ئەسپی عەرەبی بەڵام بەس نمایشی خۆ جوانکردن دەکا هەر لە خینی دایتی ینی ما بڵێن هەر لە سولالێ خۆی دایتی ئەوە کاتێک کە موزیک پێ دەکرێ ئەوە هەست دەکا کەەوە شتێک هەیە مەسەلەن دەبی خۆی پێ جوان بکە خۆی پێ دواتر بڕۆکە هەندێک شت هەیە خۆی دەنوێنی مەسەلەن هەندێک شت هەیە کاتێک هەستی پێ دەکا یەکسەر دەست بە نمایش دەکا کە نمایشەکەی کرد ئەو کات جەمال و جوانیەکەی بە دیار دەکەوی بەو نوعی نقاتەکانی بە دیار دەکەوی و دادەندرێ لەلای حەکەمەکان. باشە لە ئەسپی با بڵێن عەرەبی جەمال لە با بڵێن ماینەکەی و ئەسپەکە فەرقەکانیان زیاترە یاخود هەر کامێکیان بەشی خۆی جوانی هەیەیان جیاوازە هی ماینەکان بەجیا ئێسپەکان بەجیا لە فستیڤاڵەکە بەشداریەکەن یا هەر هەمووی بەیەکەوە؟ نائەکید هەموو عمرەکان و هەموو نەسەبەکانیش جودایەزە مەسەلەن ئەسب لە عمری با بڵێن 8 مانجی ڕاهەتا دەگاتە یعنی 15 ساڵی و بەرەو سەرێ ماینیش بە هەمان شێوە عمرەکانیش زیاد دەکرێنەوە لەبەر ئەوەی زوڵمی لێ دەکرێت ئەگەر با بڵێن عمرێکی ساڵی لەگەر عمرێکی 5 ساڵی دانێن چونکە متەکامل نەبووە هەر کەس لە فیئەی خۆی دەبتە کلاس چەند کلاسێک چەند فیئەیەک مەسەلەن 5 یان 10 دەبتە کلاس مەسەلەن ئێستا لە بەغدایە ئەو جارە 147 ئەسب بەشداری کردیە کە ئەمن دەڵێم ئەسب یعنی بە کۆی گشتی لەوانە جدیا کرایتەوە مەسەلەن هەر فیئەیەک کە دێتە ساحەی لە عمری خۆی مەسەلەن عمر ساڵی مەسەلەن 8 قڵ بووە لە ئەسپی 8 قڵ بووە مەسەلەن لە ماینی ئەوانە بەجیا دێنە خوارێ لەسەر عمری خۆیان لەسەر وەزنی خۆیان مەسەلەن عمرەکانیان چەندە بە عمر دێنە خوارێ جوانترینیان هەڵدەبژێردرێ یەکەم و دووەم و سێەمیان هەڵدەبژێردرێ دەگەڕێنەوە کاتێک ئەوانیت کە هەمووی بەو شێوەیە ئەنجامدرا دیسان دێنەوە ساحەی جوانترینیان هەڵدەبژێرێ پێدرێن چامپیۆن کە جوانترینیان هەڵبژێرا دیسان چامپیۆن مەسەلەن یەکەم و دووەم سێمیت کە هەڵدەبژێردرێ هەر لە عینی ئەوەی کە یەکەم و دووەم سێیەکەمان بەرز دەبنەوە دیسان ئەوان هەڵدەبژێردرێنەوە لەوەی چامپیۆن بینەوە یەکەمی سەر هەموو یەکەمەکان یعنی جوانترینیان هەڵدەبژێردرێ. بەڵێ ئێمە سپاس دەکەین ئەحسان جانباز سەرۆکی گروپی هەولێر لە فستیڤاڵی ئەسپی جوانی لە بەغداوە لەگەڵمان بوویت.